لە شاری هەولێری خۆشەویست کۆڕێک بۆ یەکێک لە موزیسیان و هونەرمەندە هەرە دیارەکان مامۆستا نامدار قەرەداغی ڕێکخرا. دیارە لەو با بڵین دانیشتن و کۆڕایە کە ساز کرابوو باز لە چەندین لایەنی جیاوازی ئەم هونەرمەندە و بە تایبەتیش کە نیو سەدەیە خزمەت بە بواری موزیکەکات و بوونی یەکێک لەو فێرگانەی کە ساڵانێکی زۆرە چەندین منداڵ بە تایبەتیش لە تەمەنە جیاوازەکانیانە توانیویانە کە فێری تەواوی ئامێرەکانی موزیک ببن و لەگەڵەوەش مامۆستای توانیوێتی کە تەواوی توانای خۆی بقاتە گەر بۆ بەزیند و هێشتنەوەی ئاواز و موزیکی کوردی و بە تایبەتیش ئەو ئاوازە ڕەسەنانەی کە هەمیشە جارێکی تر لەلایەن ئەم فێرخوازانەوە کاریان لەسەرەکرێتەوە لە شاری هەولێری خۆشەویستیش کۆڕێک بۆ خزمەتی نیو سەدەی ئەم هونەرمەند و موزیسیان و کەسایەتی دیارە ڕێکخرا. ئەمستەردامی پایتەختی هۆڵەندا ئیدەرانی کورد بەخیر هەولێر بەخێراتی یەکێتی نووسەرانی کورد لقی هەولێر کۆڕێکی بۆ هونەرمەند نامدار قەرەداغی ڕێخست. لە کۆڕەکەدا هونەرمەند باسی لە ئەزموونی نیو سەدەی ڕابردوو کرد کە لە بواری موزیک و دانانی ئاواز و هۆنراوەدا کاری کردووە. لە دوانێکدا بۆ کورسات مەگەزین هونەرمەند نامدار قەرەداغی ئاماژەی بە گرنگی بابەتی هونەر و هێشتنەوەی کرد لە کۆمەڵگای کوردی کە چەندین ساڵە لە بوارە جیاجیەکانی هونەری و ئەدەبی هونەرمەندان و شاعران و دیبان خزمەتیان کردووە. ڕادیۆ بۆ ئێمە لەو کاتە خاڵقی و حەسەنی لە بولە وەرە مێژانە هەمێ ماملێ وەرەیان تیاڕۆ بۆتەوە ئەو تەمسیلیانی کە لە ڕادی کەرماشانەوە شاوانە پێشکەشەکرا لە ڕۆژ قەوانەکانی بچووک و دوودی بوون کە هەچ قەوانێک دەرەچووی لەمەمان بوون خاڵقی ئەمڕۆ یەکێتی نووسەرانی کورد لقی هەولێر لە ڕێگەی کاک ئارین ئاگرینەوە بانگەش کراوم کە کۆڕێک پێشکەشکەم دەربارەی نیو سەدە لە ئەزموونی هونەری مۆسیقیم و تایە باسی ئەزمونەکانی خۆم ئەەکەم هیوادارم لە ڕێگەیەوە ئەزمونانەوە بتوانم کەمێک خزمەت بە میلەتەکەم بکەم جگەلەوە ئەمێ گرنگی بەم بە پەروەردە لە ئەزمونەکانشمان پەروەردەی زۆرتایە کە پەروەردە لە هەرێمی کوردستانە و گرفتەکانی چییە و چارەسەرەکان چی بێت هیوادارم بتوانین لە ڕێگەی ئەم کۆڕەوە خزمەتێ بگەین. تەجیلێکمان کڕی و دەین خۆم